وەجارێکی دیکە نمونەی خوێن و زانیاری لە کەسوکاری ئەنفالکراوان وەردەگیرێت. دوای هەڵدانەوەی گۆڕێکی دیکەی بە کۆمەڵدا سەقلاوی شاری بەغداد و دۆزینەوەی 22 ڕوفات، پرۆسەی وەرگرتنی سامپڵ لە سەرجەم کەسوکاری ئەنفالکراوان لە کوردستان وەردەگیرێت و یەکەم شوێنیش قەزای چەمچەماڵە وەکو خاوەنی زۆرترین قوربانی لە پرۆسەی ئەنفال. پرۆسەکە لەلایەن بەشی گۆڕە بە کۆمەڵەکانی پزیشکی دادی بەغداد و دەستگای شەهیدان و ڕێکخراوی ICEMP نێودەوڵەتی بەڕێوە دەچێت. دیارە ئەمڕۆ تیمێکی نیشتیمانی لە بەغاوە هاتوونە بۆ مۆنومنتی چەمچەماڵ. ماوەی 5 ڕۆژ ئەم تیمە لە چەمچەماڵ نمونەی خوێن لە کەسوکاری ئەنفالکراوان وەرئەگرێ و پار ساڵ بۆ یەکەمین جار لەم تیمە هاتەوە چەمچەماڵ کە بۆ یەکەمین جار فحسی DNA لە کەسوکاری ئەنفالکراوان وەرگیرا لە چەمچەماڵەوە بوو و ئەم تیمە لەسەر ئەرکی خانمی یەکەمی عێراق هاتوۆتە چەمچەماڵ و دواتر وەکو خۆتان ئەزانن کەیسی ئەنفال کەیسێکی گشتگیرە و هەموو کوردستانی گرتەوە، بۆیە سەردانی کەلاریان کردو دووجار سەردانی کۆیان کردن. بۆیە من لێرەوە دڵنیایی ئەدەم بە کەسوکاری ئەنفالکراوان کە نمونەی خوێن لە سەرجەم کەسوکاری ئەنفالکراوان وەرئەگیرێ و ئەمە ئامانج لەوەیە کە بەراورد بکرێت لەگەڵ ئەو ڕووفاتانەی کە لە ڕابردوو گەڕێنراوەتەوە و ئەو ڕووفاتانەی لە داهاتوو دێنەوە، یعنی بۆ هەر خانەوادەیە یەک جار فحسی نمونەی خوێن وەرئەگیرێ. ئەمە ئەبێ بە داتایەک بە قاعیدەیەکی بەیانات بۆ سەرجەم کەسوکاری ئەنفالکراوان. تاقانە و کەسوکاری ئەنفالکراوان و ڕێکخراوەکانی بواری ئەنفال نیگەرانن لە سستی بەڕێوەچوونی پرۆسەکە و کەمی تیمەکانی پشکنین لە چاو زۆری ژماری ئەنفالکراوان و داوا دەکەن کاتی پرۆسەی وەرگرتنی نمونەی خوێن درێژ بکەنەوە و تیمەکانی زیاتر بکرێن. بەڵام پرۆسەیە من پێم باشە، بەڵام سەریعتر بکرێن ئەوها بەم شێوەی بێ، یعنی کەسوکاری ئەنفال نیوەی نامێنێ هەتا کۆتایی. نوێنەری تاقانەکان هاتن داواکاریەکەم دێنێ تەلەفۆنم بۆ پەریخانیش کرد، وتم ئێمە کۆمەڵێ تاقانەماوە ئێشتان سامپڵی لێوەرنەگیراوە، بەیانی توش حادیسەی سیارە بیان جەڵدەیە لی دەیان بمرێ سامپڵ لە شێوەریگیرێت. دەبوایە یەکەم این دەبوایە ڕۆژ دەبوایە تاقانەکان سامپڵی لێوەرگیرە. بەم شێوە تەواو نابێت 1970 یعنی تا ئێستا ئەمە ئەوەندە ساڵەیە تا ئێستا باوەڕ ناکەم 30,000 کەس هات. ئێمە لەسەر پرۆسەکە بە شێوەیەکی گشتی عمومەن ئێمە بە شتێکی باشێزانین، ویشکردن لەسەر هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان و ناسینەوەی ڕووفاتەکان و وەرگرتنی سامپڵی خوێن لە کەسوکاری ئەنفالکراوان. ئەمە پرۆسەیەکی باشە، بەڵام ئێمە کۆمەڵە تێبینی و سەرنجمانە بۆ لەسەر پرۆسەکە. ئەو تێبینی و سەرنجانی ئێمە بۆ باشکردنی ئەمیشەیە. یەکێ لەو تێبینی و سەرنجانەی هەمانە خۆی ئەم پرۆسە زۆر خاو لەسەر خۆیە. ئەکرێت چەند ساڵێک بخایەنێن پرۆسەیە، چ وەرگرتنی ئەو سامپڵی خوێنەی لە کەسوکاری ئەنفالکراوان وەرەگرێت، چ ئەوەی کە گۆڕەکان هەڵەدرێتەوە و ڕووفاتەکان هەڵەگیرێتەوە. ئەمە پێویستی بە بودجەی تایبەتە، بە تیمی تایبەتە. ئەکرێ ئەو تیمانە توانیان بەهێزتر بکرێت، تیمەکان زیاتر بکرێت. ئەمە سەرنجەکانی ئەمێ. مەسە ئەو تیمانەی گۆڕە بە کۆمەڵەکان هەڵەدەنەوە ئەکرێم تیمانە زیاتر کرێت و تواناکانیان لە ڕێگەی ڕاهێنانەوە بە ئاستێکی بەرزتر بەرز بکرێتەوە. ئەو تیمەی کە یەن سامپڵی خوێن وەرەگرن، تیمەکە تیمێکە لە بەغاوە دێ، تیمەکە محەددن دێن بۆ چەند ڕۆژێکی کەم 3 ڕۆژ 4 ڕۆژ. ئێمە لە چەمچەماڵ زۆرترین پرۆسەی ئەنفال زۆرترین زەرمەندەم ناوچەیە بۆ زۆرترین کەسوکار و وارسی ئەنفال لەم سنوورێ دێن بۆ 3-4 ڕۆژ کە ئەم کاتە زۆر کەمە. ئەکرێ ئەم تیمە کاتەکەیان درێژکرێتەوە، ئەکرێت تۆ تیمی خۆماڵی تەبێت لە کوردستانە، تیمێ دروستکەی لە ئێمە لە ڕووی تەندروستیەوە ئێستا لە ئاستێکی باشتاین مەسەلەن سەرڕایەوە ئەکرێ ئێمە مختبەرێکی ناوەندی دابنین لە چەمچەماڵ کە سامپڵی خوێن لە کەسوکاری ئەنفالکراون گرێ و ئەم پرۆسەیە بۆ ماوەی 3 ساڵ بەردەوام بێت، 4 ساڵ بەردەوام بێت. پرۆسەی وەرگرتنی نمونەی خوێن لە قەزای چەمچەماڵ 5 ڕۆژ دەخایەنێت. وا بڕیارە دوای مانگی ڕەمەزان جارێکی دیکە تیمەکانی پشکنین بە مەبەستی وەرگرتنی زانیاری و نمونەی دیکەی خوێن سەردانی شاری چەمچەماڵ بکەنەوە. ڕەبین محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.